دکتۆر هەست عەلی بەخێرهاتنیەوە کەم بۆ ئەم بەرنامە. زۆر سپاس کاکشاد، سپاس بۆ ئێوەش. دکتۆر هەست وەک دەستپێک بفەرمونون کە سەندیکای پزیشکان لە کوردستان چارکێکی لەسەرە و لە چ بوارێکدا چالاکە. بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ تەواوی ستافی VOA. ئێمە وەکو سەندیکای پزیشکانی کوردستان بە بڕیارێکی یان بە یاسایەکی فەرمی پەرلەمانی کوردستان دامەزراوین. کاری ئەم سەندیکایە بریتیە لە چاودێریکردنی کارەکانی یان کارە پزیشکیەکان یان پێدانی مۆڵەتی پزیشکی لە دەرەوەی حکوومەت واتە لە بواری کەرتی تایبەت. ئێمە بە هەموو شێوەیەک سەرپەرشتی هەموو جۆرە نەخۆشخانەیەکی تایبەت، سەنتەری تایبەت، کلینیکە تایبەتەکان و هەر پزیشکێک بێوێ بە شێوەیەکی تایبەت دوور لە حکوومەت ئیش بکە کە ئەمە شتێکی باوە لە کوردستان بەیانیان لە بۆ حکوومەت ئیشەکەن پزیشکەکان و ئێوارانیش مافی ئەوان هەیە ئەوانی کە پسپۆڕەتیان هەیە کلینیکیان هەبێ. ئەو مۆڵەتە لەلایەن سەندیکای پزیشکانەوە دەدرێت بۆ ئەوەی بتوانن چاودێری بکەن کە بتوانن باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکرێت و کاتێک هەر هاوڵاتیەک لە کەرتی تایبەت کێشەیەکی هەبێ دەتوانێت ڕووکاتە ئێمە بەدواداچوونی بۆ بکەین بە هەمان شێوە ئەگەر پزیشکان کە کێشەیەکیان هەبێ و پێویستیان بۆ بێ مافەکان بۆ بگەڕێنێتەوە بێگومان ئێمە وەکو سەندیکا دەتوانین پاڵپشتیانکەین و یارمەتیان بین لە وەرگرتنەوەی مافەکانیان کەواتە ئیشی ئێمە هەم چاودێریکردنی کاری پزیشکەکانە لە کەرتی تایبەت و هەمیش پاراستنی مافی پزیشکەکانە لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتیشتە. کەواتە ئێوە وەک سەندیکای پزیشکان ناتوانن چاودێری با بڵێن نەخۆشخان حکوومەتیەکان بکەن. کاری ئێمە لە ناو نەخۆشخانە حکوومەتیەکان وەکو ئاماژەم پێکرد ئەو پزیشکانی کە بڵین دوای دەوامی حکومی کاری تایبەتەکەن واتە کلینیکیان هەیە لە نەخۆشخانەیەکی تایبەتە کار دەکەن ئەوانە بێگومان زۆربەی زۆریان فەرمانبەری حکوومەتن بەیانیان بۆ حکوومەت کار دەکەن لە نەخۆشخانەکان لەو نەخۆشخانانەی کە نەخۆش سەردان دەکا و بە وەرگرتنی چارەسەر هیچ پارەیەک وەرناگرێت. ئێمە لەوێ وەکو بڵێ توانامان هەبێت لە ڕێخستنی کارەکانی نەخۆشخانە گشتیەکان نەخێر بەڵام بۆ چاودێریکردنی مافەکانی پزیشکان لە ناو نەخۆشخانە حکومیەکان بەڵێ ئێمە دەتوانین لەوانە پشگیری لە مافەکانی پزیشک بکەین. ئەی دەڵی پشگیری مافی پزیشکی ئەگەر سکاڵا لەسەر پزیشکان هەبێ ئێوە چۆن تەداخڵی دەکەن واتە ئەگەر کاتێک شکاتێک لە دکتۆرێک بکرێت لە پزیشکی بکرێت بە نسبەتی ئەو دەرمانەی کە بە نەخۆشی داوە دادگا و دەستگای دادوەری لە کوردستان ڕای ئێوە وەردەگرێت بۆ ئەوە کە بزانێت چەند ئەو سکاڵایە گونجاوە یان لە ڕێی لە بابڵنی بەپێی زانستی پزیشکیەوە. بەڵێ خۆی پەرلەمانی کوردستان لەگەڵ دامەزراندنی سەندیکای پزیشکان بە هەمان شێوە بڕیارێکی هەیە کە تەعمیم کراوەتە حکوومەت و لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و پێویستە جێبەجێ بگرێت هەر کاتێک کێشەیەک یان لیژنەیەکی لێکۆڵینەوە هەبێ کە پزیشکێک تێیدا تاوانبار کرابێ یان تەنانەت ئەگەر پزیشکەکە دەستدرێژیشی کرابێتە سەر کە بەداخەوە هەندێک جار لە کوردستان ئەو شتە ڕوودەدا پێویستە وەزارەتی تەندروستی لە ڕێگەی ئەو بەڕێوەبەرێتی گشتیەوە داوا لە سەندیکای پزیشکان بکە کە ئەندامێک ڕابسپێرێ ببێتە ئەندام لەو لیژنەیە لەوێ مافی دەنگدانی نییە ئەندامەکەی سەندیکای پزیشکان بەڵام تەنها بۆ چاودێریکردنی بەڕێوەچوونی پرۆسی لێکۆڵینەوەکەوێ بۆ ئەوەی نەغەدر لە کەسی داوا لێکرااو بکرێت نەخەدر لە کەسی داواکرااوکرێت هەردووکیان بە یەک چاو تەماشا دەکەن بەڵام نایشارینەوە سەندیکای پزیشکان زیاتر گرنگی بۆ دەدا کە لێکۆڵینەوەکە بە شێوەیەکی شەفاف بەڕێوە بچێ و لە ڕووی زانستی و هەڵسەنگانی بۆ بکرێت. بەڵام لە هەندێک لە وڵاتەکاندا ئەندامی ئەو سندیکانە بەشێکیشن لە ئەو لێژنەی کە دروست دەبێت لە حکوومەت بۆ گۆڕینی یاساکان بە نسبەتی ئەو با بڵێن سنفە تایبەتەوە واتە ئەندامی با بڵێن سندیکای پزیشکان لە وڵاتێکدا دەبێت ئەندامی لێژنەی حکوومەتی کاتێک کە یاسا دەگۆڕن کاتێککە بڕیارە دەدەن کاتێککە لە جێگەی نەخۆشخانیت هەست دەکەنەوە ئێوە ئەو مافەتان هەیە لە هەرمی کوردستانی وەکو وەزارەت کە بڵین شوێنی تایبەتە بە بوارە پزیشکیەکان هەر کێشەیەک یان هەر ڕێنماییەکی تایبەت هەبێ بە نەخۆشخانە گشتی و تایبەتەکان بێگومان وەزارەت و سەندیکا پێکەوە هەماهەنگی دەکەن ئێمە وەکو سەندیکا وەکو دەستەی باڵا و تەنانەت لقەکانیش هەر لقەی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتیەکان و ئێمەش وەکو دەستەی باڵا وەکو ئەنجومەنی باڵا پەیوەندیکی زۆر باشمان هەیە لەگەڵ وەزارەتە دەتوانین لەگەڵ بەڕێزوەزیری تەندروستی لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان هەر کاتێکمانوێت دانیشتین گفتوگۆ و وتوێژ بکەین بەڵام هەندێک جار دەبینی کاری حکوومەت لەگەڵ کاری سندیکاییەکان کە ئەمە لەوانێت تەنها کێشەی سندیکای پزیشکان نەبێت زۆر سندیکای تریشەیە گلەیان لەوە هەیە کە هەندێک جار ئەو هەماهەنگیە میسەکرێیان ئەنجام ناگەێنرێت بۆ نمونابینی ڕێنماییەک یان بڕیارێک دەردەچێت لە لایانی حکوومەتەوە کە پێویست وا بوو
بەلایانی کەمەوە ڕای سندیکای پزیشکان وەربگیرێ ئێمە لەو بارەیەوە دانەنیشتوین زۆر جار هەبووە هەندێک جار کە ئەو شتانە ڕووی داوە ئێمە خۆمانگەیانوتە بەرزترین دەسەڵاتی کوردستان کە پەرلەمانی کوردستانە توانیمانە لێەوە فشارێک دروست بکەین بتوانین کە ئەو مافی سندیکا هەیەی لە داڕێشتنەوەی ئەو بڕیارانێک کە جەنابەت باسیەکەی ئەومان هەبێ ینی قسەمان هەبێت تێیدا بەڵام بە شێوەیەکی گشتی بڵین بە هاوکاری نەقیبی سندیکا و بە ئەو پەیوەندیانەی کە بڵین ڕاستە و خۆ لە نێوان ئەنجومەنی باڵا و وەزارەت و بەڕێبەراتی گشتیەکان هەیە توانیمانە تا ڕادەیەکی زۆر ئەو هەماهەنگە دروستکەین و وەکو ئەوی کە بەڕێستەڵی کە بە خۆی مەفروزەوە بێ هەماهەنگێک دروست بکەین بە تایبەتی لەو بڕیارانەی کە پەیوەستە بە کەرتی تایبەتەوە نەک کەرتی گشتی. دکتۆر ئەوەش گرنگە بزانین ئێمە چەند سندیکای پزیشکیمان لە کوردستاندا هەیە هەر ئەو سندیکای ئێوە یا سندیکای تریش هەیە؟ بەڵێ بەداخۆ لە کاتی شەڕینەوە خۆ لە کاتی دوو ئیدارەی دیارە هەر ئیدارەیەک خاوەنی سندیکایەک بوون بە جودا ئیش و کارەکانیان دەکرد بەڵام لەبەرەوەی کارەکەی ئێمە پیشەییە ینی ئەگەر بە لایەنێکی تر تەماشای بکەی کەمتر بوار بۆ بڵین لایەنە سیاسیەکە بهێڵێتەوە خۆشبەختانە لە پاش ڕوخانی ڕژێمی سەدام و زیاتر تێکەڵبوونەوەی ئیدارەکان و دروستبوونەوەی حکوومەتێکی یەگرتو ئەوە بوو هەردوو سندیکا بە فەرمی بەداخۆ بەبێ ئەنجامدانی کۆنگرە بەڵام بە فەرمی یەکیان گرتەوە بۆیە ئێستا لە کوردستان یەک سندیکای پزیشکانی کوردستان هەیە کە چەند لقێکی هەیە وەکو لقی سلێمانی لقی هەولێر لقی دوهۆک و هەروەها لقێکیشمان هەبوو لە کەرکووک بەڵام بەداخۆ دوای ئەم ڕووداوانی کە ڕوویدا لە پاش 16 ئۆکتۆبەر و ئەوانەوە ئێستا وەکو چۆن بڵێ کارەکانیان جارێ دیار نیە ئەتوانن وەکو سندیکایەکی کوردی دەست بەکار بکەنەوە یان نەبێگومان ڕێنمایەکان لە شاری کەرکووک گۆڕاوە. بەنسبەتی نەخۆشخانەکان بینەوە دوای باسی سندیکاکەمان هەندێک با بڵین گازەندە و گلەیی و سکاڵا هەیە لە کوردستاندا کە ئێمە دوو جۆر نەخۆشخانی تایبەتمان لە کوردستاندا هەیە لە بەشی کەرتی تایبەت جۆرێکی ئەوانەیە کە پارەیەکی زۆر دەستێنن لە نەخۆش و خزمەتگوزارێکی زۆر باشیش پێشکەش دەکەن بەڵام بۆ زۆرینەی خەڵک گەلی کورد لەوێ بەپێی ئەو گرانی خزمەتگوزاریە ئیمکانی ئەوە نییە کە لەوانە کەڵک وەربگرن خزمەتگوزاری ئەم با بڵین بەشە لە خزمەتگوزاری نەخۆشخانە حکوومەتەکانی زۆر باشترە لەلایەترەوە بەشێتر نەخۆشخانەی تایبەتمان هەین کەرتی تایبەت کە خزمەتگوزاریەکانیان دیارنی بە پێی چه ئستانداردی پێشکەش دەکرێت و گەشتکات لەوانە هەیە کە ئەمانە هیچ چاودێری لەسەریان نییە دیار نییە ئەو دکتۆرە کە لەوێ ئیش دەکات لەکوێ ئیجازەی وەرگردووە کە دەرسی تەواو کردووە چۆن ساڵ بە ساڵ با بڵین زانستی خۆی تازە دەکاتەوە پێی ئەوە کە با بڵین پێشکەوتن لە بواری پزیشکیدا ساڵ بە ساڵ و مانگ بە مانگە و چ دەوایە بەکاردەهێنێ ئەو سافێکە لەوێ ئیش دەکەن چەند پسپۆری ئەو بوارن بەنسبەتی ئەوە ئێوە چەند چالاکن و چۆن دەتوانن وەکوتان کەرتی تایبەت لە ژێر چاودێری ئەوەدایە خۆی ئەگەر زانیارێک بێمە کاکشاد ئەوە کاتێک کە نەخۆشخانەیەکی تایبەت بۆ نمونە کەسێک کە یان چەند پزیشکێک کۆ دەبن و نەخۆشخانەیەکی تایبەت دەیانێت دروستکەن بێگومان لە ڕووی ستراکچەر و لە ڕووی ڕێگە پێدان بە دروستکردنی و پێکهاتەکانی ناو نەخۆشخانەکە ئەمانە هەمویان دەچنە ژێر تایتڵێکەوە کە لەلایەن وەزارەتی تەندروستیۆ سەرپەرشتی دەکرێت چکە خۆت دەزانی نەخۆشخانەی تایبەت تەنها پزیشک تێدا ئیش ناکە تاقیگەی تێدا دەرمانخانی تێدایە زۆر بەشی تری تێدا کە سندیکاکانی تر دەگرێتەوە بۆی وەکو ڕێگە پێدان بە دروستکردن و ستراکچەری نەخۆشخانەکە لەلایەن وەزارەتەوە ڕێگەی پێ دەدرێت بەڵام مۆڵەتی کارکردن لەناو ئەم نەخۆشخانەیە سندیکای پزیشکان دەدا بەڵێ ئێمە چاودێری وردی نەخۆشخانەکان دەکەین لیژنەمان هەیە لە هەموو لقەکان و هەروەها لیژنەمان هەیە لە ئاستی ئەنجومەنی باڵە کە ئەوانە کاریان ئەوەیە بەردەوام ئەو گایدلاینانەی ئەو ڕێنوێنیانەی کە پێشتر دراوە بەو نەخۆشخانەیە پێش ئەوەی دەست بە کارەکانی بکە پێویستە جێبەجێ بکە بۆیە لیژنەکانی ئێمە لیژنە بە دوواداچوونەکانمان بەردەوام سەردانی ئەو نەخۆشخانانە دەکەن دەمێنێتەوە سەر خزمەتگوزاریەکان دەمێنێتەوە سەر ئەوەی کە بۆ نمونە ئەگەر باسی نەشتەرگەریەک بکەین لەوانەیە ئەو کەسە ئەگەر بچێتە سەردانی نەخۆشخانەی حکومی بکە لەبەر ئەوەی لیستی ویتینگ لیستی چاوەڕێکردنی لیستەکەی بۆ نەشتەرگەریەکە دوور و درێژە لەبەرەوەی کەسەکە لەوێ پارەیەکی زۆر کەم یعنی ئەتوانین بڵێن شتێکی ڕەمزی پارە دەدا نەشتەرگەریەکەی بە شێوەیەکی بەبێ پارە بۆ دەکرێت دەبینی لیستەکە زۆر دوور و درێژە ئەمە جیاوازێکی گەورە دروست دەکا کە بڵێن ئەو کەسەی کە بێ ئەو نەشتەرگەری ئەنجام دەلوانی پێویستکە 6 مانگ ڕابوەستی بەڵام کاتێک کە دێت تایبەتەکە و پارەیەکی خۆی دەدا
هەمان ڕۆژ یان ڕۆژی پاشتر بووی دەکرێت ئەمە جیاوازێکی زۆر گەورە دروست دەکات. ئایا بە پێی زیادبوونی جەمعیەت بە پێی ئەو بودجە کە بووە بە وتەی هەندێک دەرخنەگران بودجەیەکی خەیاڵی بووە پێش شەڕی داعش ئایا بەتەوە بودجەی تایبەت دیاریکرا و سەرفکراوە بۆ دروستکردنی نەخۆشخانە و پەروەردەی پزیشک و پێشکەشکردنی خزمەتگوزاری پزیشکی یاننا؟ کاکشات کوردستان کە لە دوای ئەتوانین بڵین ڕوخانی ڕژێمی سەدامەوە زیاتر کرانەوەی بەخۆی و بینی و شارەکان نەختێ پێشکەوتن و وای لێ هات کە خەڵک لە خۆش ژیانە بێ و موچەکان تۆزی ڕێک و پێک بکرێتەوە بەڵام پرایۆریتی هەبووە بەداخەوە کە دەڵێم لەوانەیە پرایۆریتی چاکردنی سێکتەری تەندروستی لە تۆپ پرایۆریتی نەبوو بێ لە بیداهەتی کارەکانی حکوومەت نەبوو بێ ئەو بودجەیە کە جەنابەت باسیەکەی نەخێر بودجەکە لە پێش شەڕی داعشیش بودجەکە بە شێوەیەکی وانە بووە کە بتوانێت ژێرخانی تەندروستی بە تەواوەتی گەشە پێ بکە بیگەێنێتە لێڤڵێک لە چاو وڵاتانی پێشکەوتو بەڵام بەڵێ زۆر نەخۆشخانەش دروستکرا لە بەتایبەتی لە شارۆچکەکان کە تەرکیز لەسەر ئەو کرا کە نەخۆشی دەرەوەی شارەکان نێتە ناو شارە گەورەکان هەر لە شارەدیەکان لەوێت چارەسەر بکرێت لەوانە نەخۆشخانە دروستکرا جیاوازی هەیە لە بینی شوێنێک بۆ شوێنێک لەوانەیە کاریگەری هەبوو بێ لە پێشخستنی پلانەکان کەسێک خەمخۆرتر بۆ زووتر لێ چۆتە پێش ئەوانە هەمووی ڕوویداوە بەڵام بودجەی تەندروستی پێش شەڕی داعشیش ئەوەی کە لە بەغداشەوە ئیقراری لەسەرکرا ئەوەی کە لە هەرێمیش ئەوەی کراوە بڕواناکەم گەیشت بێتە 105 بودجەی هەرێمی کوردستان بۆ ئەو بوارە دابین کرد فەرمووت کە تەواوی ئەوانێک لە کرد تابێت ئیشەکەن دەبێت ئیجازە لای لە سندیکا وەربگرن کەواتە بەڕێزت ئەو ڕخنا بە دروست نازانی کە دەڵێ کەسانێکەن کە بێ توانایی پزیشکی پێویست چوەک پزیشک چوەک پەرستار چوەک بەشی تری با بڵێن تەکنیسین ئۆتاقی عمەڵ یا ئەو شتانەی تر لە بیمارستانی شەکەن کەسێکی وای تیان نییە کە پسپۆری ئەو بوارە نەبێت ئەو ڕخانە دروست نییە ناتوانی بڵێ نییە ناتوانی بڵێ نەبووە ئێمە ئێستا گایدلاینمان هەیە هیچ پزیشکێک لە دەرەوەی کوردستان شەهادەکەی بەراورد نەکرێتەوە و کوالیفیکیشنی بۆ نەکرێتەوەکو چۆن پزیشکێک بێتە وڵاتی ئەمریکا ناتوانێت لە خۆی ئیش بکە پێویستە بچێت چەند ساڵێک بۆ تعدیلکردنەوەی شەهادەکەی و بیسەلمێنێکە ئەو پزیشکە ئێمە ئێستا هەمان شتمان بە هاوکاری لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بە هاوکاری لەگەڵ وەزارەتی تەندروستی بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ناوخۆ کە هاوکارمانە ئەگەر کەسێک کلینیکێکی ناشایستەیان لە دەروی ڕێنمایەکان کردێتەوە کە بچین پێی دابخەین ئەمانەمان هەمووی دروست کردووە بەڵام لێرە و لەوێ حتەنانەت ئەو کەسێک کە بە هەفتەیەکیش بێتەوە لە کوردستان پێ ئیش بکە ئەبێ لە ژێر چاودێری پزیشێکی کوردستانە ئیشەکە بکە و پاشان مەسئولیەتی ئەو نەخۆشانەش هەڵگرێ ئەمانەمان هەمووی کردووە هەمومان ڕوون کردوێتەوە بەڵام هەندێک جار بەداخەوە پەیامەکەی سندیکا وەکو پێویست ناگە یان دەبینی پزیشکێک خۆ پزیشک مرۆڤە ئەکەری ئەوەی هەیە تووشی هەڵەش بێ جیاوازی ناکرێت لە نێوان هەڵی پزیشکی و ئالۆزیە پزیشکەکان بۆ نمونە بە ڕێزە دەی دەڵێ ئەم نەشتەر ئێمە پێ دەڵێن ئەو نەشتەرگەری پێویستە ئەو نەشتەرگەری ئەگەری ئەوەی هەیە کۆمپلیکیشنی هەبێ مزعفاتی هەبێ کە لە هەموو تێکستەر پزیشکەکان لە هەموو وڵاتای نییە لێرەش کە ئەو کۆنسنتە بۆ نەخۆشەکە ڕوون دەکرێتەوە کە تو ئەگەری ئەوەت هەیە لە کاتی نەشتەرگەریەکە تووشی ئەو حاڵەتە بی بەڵام بەداخەوە هەندێک جار میدیاش هەندێک جار لاپەڕەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانش بە شێوەیەکی و ئەو شتە زەقەکەن کە سەر لە هاوڵاتیەکانیش دەشێوێنن کە نازانن جیاوازی بکەن لە بینی ئایا ئەو پزیشکە بە عەمدەن ئەو هەڵەی کردووە یان لە نەبوونی زانیاری بۆ ئەو هەڵێ ڕوویداوە یاوە خودت ئالۆزیەکە و ئەگەری ڕوودانی هەیە کە لەوانەیە لە دەرەوەی ئەو گایدلاینەش بێ کە تۆ جێبەجێیەکەی ئایستا جەنابەت دەتوانی بێمە بڵیت کە ئەگەر سکاڵای بێ بۆ لای ئێوە کە لە فلان شارۆچکە لە فلان شار لە فلان کلینیکی کردی تایبەت پزیشکێکی لەیە کە دەڵێ پزیشکم بەڵام لەوە چێ پزیشک نەبێت ئێوە ئیمکان و توانای ئەوەتان هەیە کە بە کۆمەکی دەستگای دادوەری و بە ئاسایشی ناوچەکە بچن ڕێی لێ بگرن و با بڵێن چاو با بڵێن لێکۆڵینەوەی جدی لەسەر بکەن ئێمە هەموو ئەو پزیشکانی کاری نابەجێیان کردووە سکاڵا هەبوو بێ یان نەبوو بێ کە ئێمە زانی بێتمان ئەوانە لە دەرەوەی یاسا و لە دەروی ڕێنمایەکان ئێمە کلینیکەکەیمان پێداخستووە بەڵام شتێک هێنای مدیکال ئیتیکسە ڕەوشی تەندروستیە تۆ ناتوانی ئەو کەسەی ئەو پزیشکەی کە هەڵەیەکی کردووە عقوبەکەی مانگێک داخستنە بیهێنیتە سەر میدیا پیشانی لێدەنا ئێمە خۆمان بە ڕیکۆردی ڤیددیۆیی بە پەیپەرەکان هەموویمان حاضر کرد و هەر کەسێک بێ دەتوانێت بێت تەمەشاکە ئێمە لە ساڵی 2017 زیاتر لە 35 کلینیکمان داخستووە 15 سنتەرمان داخستووە چەند نەخۆشخانە ئەو بەس باسی ئەگەر باسی شاری هەولێرکەین لە شارەکانی تریش بە هەمان شێوە کەواتە بەڵێ
هەر کەسێک هەر سکاڵایەکی هەبێت لە ڕێگەی پەیوەندیکردن بە ژمارەکانی سندیکاوە چکە ئێمە دەستەیەکمان هەیە دەستەی بە دوواداچوونی ڕکوێستی هاوڵاتیانن کە دەتوانن بەردەوام بە دوواداچوون بکەن و هەروە وێبسایتمان هێتوان لێەوە سکاڵەکانی خۆیان لێنن دەشتوانن بە شێوەی ئەنۆنی مەسخۆیان بێڵنەوە ینی کە خۆشیان پیشان نەدەن بۆی کە ئەگەر بێتە سەرکێشە ئێمە بە دوواداچوونی دەکەین لەوە پێویستە هاوڵاتیان بای ئەوەندە سیقەمان پێ بکەن کە ئێمە پێش ئەوەی هاوڵاتی تووشی کێشە بێ حەز ناکەین هیچ پزیشکێک تووشی کێشە بێت ئەنی ئەوە یەکەم شتە بۆ ئەوی پزیشکی تووشی کێشە نەبێت پێویستە ڕێنمایی زانستی و ئیداری جێبەجێ بکە کەواتە لە هەر شوێنێک بۆ نمونە من لە ئێستا دەڵێم هەر هاوڵاتێکی کوردستان زانی پزیشکێک لە دوو شوێن کلینیکی هەیە بۆ نمونە لە هەولێر هەیەی و لە سۆرانیش هەیەی با زوو بێت خبری ئێمە بدا ئێمە ڕێنماییمان هەیە کە کەسێک ناتوانێت لە دوو شوێنیش بکە بەڵام دکتۆر هەستار ئەوش دەکوترێت با بڵین کە کات هەبووە کە سکاڵا بەرزۆ بۆ تۆ دژی پزیشکێک یا سنتەرێکی پزیشکی کە با بڵین ئەو ڕێنمانی پەیڕەو نەکردووە بەڵام وەختی کاتێک سندیکای پزیشکان یا ئەو کەسانی کە بەرپرسن هاتوون لێکۆڵینی لەسەر بکەن لایەنێکی حکوومەتی یا دەسەڵاتدارێک لە یەکێ لە حیزبەکان ڕێی لێگردوون پشتی هەبووە بەڵێ لایەنی بەڕێوەبردن لە کوردستان بەداخۆ هەندێک جار ئەو کێشەیە هەیە کە پشت و واستە و واستەکاری دروستە بێ پس من بە شتێک بەجەناو بڵم لە منەوە بگرە هەتا سەررجەم ئەندامانی دەستەی باڵا و ئەنجومی باڵا و نەقیبی سندیکا و هەموو ئەو هاوڕێ بەڕێزانم کە لقەکانیش بەڕێوە دەبن کاک شاید ئێمە پزیشکین کارێکی پیشەییمان هەیە لەوانەیە من حاضر نەبم بۆ هیچ دەستکەوتێکی سیاسی و حزبی و ئیداری تەسیر لە ناو پیشەکەم بکە کە سبەینێ پێم بڵێن فلان دکتۆر هەست کاتێک کە لە سندیکا بوو کارێکی وان ناشایستەی کرد و پشتی کەسێکی گرت لە بەرامبەر کەسێکی بێهێزدا وای کرد کە غەڵەتێک بکە من ئەو کۆمەڵگەی ئێمە پێویستی ینی ئەو شتانە قبول ناکە کە پزیشکێک ڕابردوویەکی خراپی هەبێ بتوانێت چارەسەر بکە خەڵکە کەسی قەی پێ ناکە منۆکو پزیشکێک دەمەوێت کاری خۆم بکەم ئەنج هاتوون کاری سندیکایی بە شێوەیەکی ئەرکێکە لەسەر حسابی ژیان و حاڵ بەڵێ ئێمە لە کاتی داخستنی سنتەرەکان یان کلینیکەکان کە ئاوای ڕێنمایان نەکردووە لێن ناشارمەوە لە هەموو شارەکانی کوردستان دەکەوینە ژێر فشار لەوانەیە فشارێک بێت کە زۆر جار ئازاربەخش بێ بەڵام ئەو ئەکسێسەشمان هەیە کە بتوانین بۆ ئەو کەسانی کە بە تەنانەت ئەو کەسەی کە پاڵپشتیشی دەکات لەوانێ ڕاستیەکەی هەموو لەلا نەبێت کە ئێمە دەچین ڕاستیەکە ڕوون دەکەینەوە کە ئێمە داوای لێ دەکەین بەڕێز ئەگەر بەڕێزت دەتەوێت پشتگیری فلان کەس بکەیت لەسەر ئەو کارە غەڵەتە وەرە لای ئێمە تەعهودێکمان بۆ بنووسە نووسینێکمان بدێ بۆی سپێن ئەگەر خەلەلێک ڕوویدا بەڕێزت تێدا تاوانباروی کە ئەمە لە ڕووی ئیداریشەوە معقول نییە کە ئەو ڕوونکردنەوەی دەدەین 1995 لە داواکی خۆیان دێنە باش کەواتە کێشەکە بەس تەنها لە گەیاندنە بەڵام ئەگەر دەسەڵاتدارێک با بڵێن کەسایەتێکی بەهێز لە کوردستاندا لە هەر شارێک لە هەر لایەنێکی سیاسی خۆی لەوانە بێ کە پارەی دروستکردنی سنتەرەکەی داوە ئەو سنتەرە ئەو دەرمانگا نەخۆشخانە هین ئەوە دکتۆرەکان ژەوی هێناویەتی ئەگەر ئێوە بزانن کە کێشە لەوێ هەیە و ئەبێ دابخرێت جا بۆ کاتی یا بۆ دائمی و ئێوە هەوڵتاندا بێ ئەو نەی هێشت بێکی زۆر جار هەبووە کە ناڵم زۆر جار ئەو لەوانێت تۆزی مبالغە بێ بەڵام هەندێک جار هەبووە کە ئەوە ویسێتی ئەو کارە بکە ئێمە لایەنی سەر و خۆمان و حکوومەت هێرێن بێ و چ پەرلەمانی کوردستان بێ لەو ئاگدار کردوتۆ کە ئێمە ئەگەری ئەوەی هەیە دەست لە کار بکەشینەوە ئەگەر هاتوو ئەو کێشەیە چونکە وەکووتم کاری پزیشکی کارێکی 100% پیشەییە کاریگەری لەسەر ژیانی کەسەکان هەیە ئێمە ئەگەر کەوینە تا ئێستا نەکەوتینێتە ژێر فشارێکی بەو دەرەجەوە بەڵام ئەگەر بکەینە ژێر فشارێکی ئەوهاوە ئەگەر زانیمان هیچ چارەسەر نییە و هەر زەختەکە هەیە لەوانەیە ئەو کاتە دەست لە کارکێشانی خۆمان ڕابگەینین کە ئەوکەش لە ڕووی میدیا و بڵاوبوونەوەی ئەوشتانەوە کارگەری نەبووە تا ئێستا بەو شێوەیە بڵێ نیان هێشت پێ نەخێر ئێمە ئیجرعاتی خۆماوە گرتووە هەموو بەخۆش نازانم تا چەند زانیاریتی ئێمە یەکەم جار بە غەڕامە دەست پێ دەکەین ئەگەر هات و فەیتەڵ مستێک نەبێ ینی هەڵەیەکی زۆر گەورە نەبێت بە غەڕامە دەست پێ دەکەین بەداخستنی کاتی دەبێت دوای لێسەندنەوەی مۆڵەت لێسەندنەوەی مۆڵەت گەورەترین کێشەیە بۆیە تا ڕادەیەکی زۆر سنتەر و کۆمەڵگاکان مەجالماندایە بۆ نمونە لە باتی ئەو یەکسەر پێدا بخەین
کەسەکە تەلەفۆنی کردووە وتمانە ئۆکەی دەڕۆژ بۆ بەڕێستان هەتا ئەو کێشێت چارەسەرکەن چکە کێشەکان چارەسەر دەکرێت بۆ نمونە مەساحی ئەو سنتەرە نابێ ئەوەن دەبێت بۆ نمونە پزیشکەکە دەبێت کلینیکەکەی لە ناوبێ ئەوانە هەمووی چارەسەر دەکرێت بەڵام بڵێ پزیشکێک شەهادەکەی نەبوو بێ و توانی بێتی ئەو ئیشە بکاو هزار کەسیش ئەوە بوو بێت نەخێنیتوان ئەو سکاڵانە کە هاتوتە لای ئێوە بەنسبەتی ئەو کەسەکە با بڵێن لە کاتی نەشتەرگەریدا گیان لەدەستداوە لە نەخۆشخانەیەکی تایبەت چەند جار ئەمە ڕووی داوە بەڵێ خۆی چیتوان بۆ کە چیتان بۆ کردووە بۆشتی بڵێ کێشەکانی کە تایبەت بێ بە گیان لەدەستدان یان بڵین بە شێوەیەک دیزەیبڵ بێیان وای لێبێ کە ئەو کەسە کەمەندامێکی لێ توش بێ لە ئەنجامی نەشتەرگەریەکە ئەوە تۆزە لێکۆڵینەوەکەی فراوانترە فراوانیەکەی چیە سندیکاتێکدا بەشدارە وەزارەتی تەندروستی تێدا بەشدارە و ئەخیرەکەشی دەسەڵاتی دادوەری تێدا بەشدارە بێ ئەوانە هەمووی لە پێش دادوەر ڕوودەدا ئەو بەشەی کە تایبەتە بە ئێمە کە بریتە لە یەکەم شەهادەی پزیشکەکە ئایا مۆڵەتی هەبووە یانە و لێکدانەوەی لایەنە زانستیەکەی ئەو کوالیفای دەکە ئەو ئیشە بکە ئەوانە کاری ئێمە باقیەکەی تری کە لە ڕووی وەکوتم لە ڕێگەی ڕێگە پێدانی ئەو نەخۆشخانەوە دەچێتەوە قاڵبی وەزارەت ڕێگەی بۆ نەخۆشخانەیەش داوە کە لە ڕووی ئارکیتێکچەر و ئیش بکە لە ڕووی ستراکچەری نەخۆشخانەکەەوە ئیش بکە کەواتە لەم حاڵەتانەیە دەسە جەمعیە لێکۆڵینەوەکە بەڵام دڵنیا بە سندیکای پزیشکان لەوانەیە کە ئەمە بڵێم تۆزێک سەیریش بێ سندیکای پزیشکان پزیشک هەبووە هیچ کێشەیەکی لە گیان لەدەستدان یان لەو شتانش تێدا ڕوونیداوە بەڵام ئێمە خۆمان زانیومانە ئەو پزیشکە هی ئەو ئیشە نییە کە تێدا ئەنجام بدە ئێمە خۆمان لە ڕێگەی لیژنە تایبەتەکانی خۆمان و سکاڵامان لەسەری کردووە و توانیومانە ئیجباری بکەین یانەوەتە پەرە بە زانستەکەی بە یان دەبێت لەو ئیشانە بێتە خوارە و جارێکی تر دەستی بۆ نەبە دکتور هەستکەواتە ئەگەر ئێوە لە لێکۆڵینەوەیەکی هاوبەشتا وەک سندیکا بەو بڕوا بگەن کە ئەبێ نەخۆشخانەیەک دابخرێت بەڵام وەزارەت بەو بڕوانەگات قسەی کامتان چێتە سەر ینی چۆن ببوورێت ینی نەخۆشخانەیە هەڵەی بووە کەسی تیا مردووە لە کاتی نەشتەرگەریدا یا با بڵین ئستانداردەکانی تیا پێرۆ ناکرێت و بەڕای ئێوە کەسەندیکا پزیشکان نەخۆشخانە دەبێت دابخرێت چون دوای چەند جار با بڵین پێداچوونەوە و غەرامەکردنیش چاکسازی نەکراوە لە کۆتاییدا داواکاری ئێوە لێکۆڵینەی ئەوە بگاتە سەر ئەوە کەشە دابخرێت بە قسەی ئەوە دەکرێت لە کۆتاییدا دەخرێت یان نا ئەبێ جێتر لەسەی بڕیار بدات ئێمە ئەگەر هاتوو بە پێی ڕێنمایەکانی خۆمان کە دامانە ئەو نەخۆشخانەیە جێبەجێی نەکرد و گەیشتە ئەوەی کە پێویستە دابخرێ وەکوتم بە هاوکاری لەگەڵ قایمقامەتی شارەکان ئێمە دەچین دایدەخین و پاش داخستنی ئەوراق و ئەو پەیپەر ئەو کێشانە ئەگەر هاتوو کەسەکەس خاوەنی نەخۆشخانەکە بڵێ وانە ئەوە ڕەوانەی دەسەڵاتی دادوەری دەکرێت دەسەڵاتی دادوەری لەوێ یەکلایی یەکاتەوە هەموو بەڵگەنامەکان مقارنە بەوە دەکرێت ئەوگەر هاتوو کەسێک کێشەی هەبێ بەڵام ئەگەر ئێمە سندیکا بڵێ ئەو نەخۆشخانێ دەبێت دابخرێ بێگومان بە وەزارەتی تەندروستیش لەسەر قسەی ئێمە بەڵێ بادابخرێ دکتۆر هەست ئەندامانی سندیکا بەڕێوەبەرایەتیەکەی بە ئەنجومەنی باڵاکەی بە هەڵبژاردننی و پزیشکان دەبێت یا ئەمە لایەن حکوومەت دەست نیشانکراوە بڵێ ئەو کێشەیە بەڕاستی ینی یەک لەو شتانەیە کە ئێمەش لە سندیکای پێ هەراسان بووین ینی ئەنجامدانی هەڵبژاردن بۆ هەر سندیکایەک ئەو پەڕی دیموکراتیەت و شەفافیەتە لە بەداخۆ لە پاش یەکگرتنەوەی سندیکا هەردوو ئیدارە هەوڵێکی زۆر جدی هەبوو بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بەدانوستان لەگەڵ ئەو لایەنانی کە لە ناو سندیکایە بڵین ڕێژەی زۆری ئەندامانیان دەرچووە چکە بڵیتونەڵیت بەسەر فراکسیۆنی پارتە سیاسیەکانە دابش بووە زۆر هەوڵی جدیدرا هەتاوەکو گەیشتە مانجی 2014 کە بڕیاردرا هەڵبژاردن ئەنجام بدرێت لە چەند شارێکی کوردستان بەڕێوە چوو لە یەکێک لە شارەکانی کوردستان بەڕێوە نەچوو ئەمە وای کرد دووبارە کێشە دروست بێتەوە بۆ سندیکە لە ڕێی دانانی ئەندامەکانیەوە لە شارێ بەڕەوە نەچوو ئێمە حەز ناکەم چونکە من وەکو کەسێکی پیشەی حەز ناکەم بڕۆمە لایەنە سیاسیەکەی من دەمێ پێت بڵێم کێشەیەکی گەورەیە لە هەڵنەبژاردننی سندیکاکان بەڵێ ئەندامانی سندیکا لەلایەن پارتەکانەوە دەستنیشان دەکرێت لایەن پارتەکان دەستشان دەکرێت باس بە ئاماژەت پێکەم بەڵام لەوەتەی ئێمە لە ناو سندیکاین هەمیشە بە دوای ئەوە بووین بەڵام بارودۆخی کوردستان وای کردووە کە بیانووی لایەنێک ئەگەر نەشێوێ هەڵبژاردن ئەنجامدا لەلایەن لایانی بەرامبەرەوە
بۆ ئەو وەختە قوبڵ دەکرێت. سکاڵایەک هەبوو کە گوایە بە دەرمانێکی چاو 30 نەفەر لەو نەخۆشیان بکەهێناوە کەمەندان بوون. دواتر وترا کە بڕیار وایە لێژنەیەکی باڵا لێکۆڵینەوە بکات لەسەرەوە کێ بەرپرسیارە. ئەم لێکۆڵینەوە کرا؟ بەڵێ لێکۆڵینەوەکە کرا و وەزارەتی تەندروستی و وەزیری تەندروستی و خودی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر لە ناو لێکۆڵینەوەکە بوون، چکە ئەو زیاتر لە ناو نەخۆشخانەی حکومی ڕوویدا بوو کەمتر پەیوەندی هەبوو بە سندیکاوە. ئەوەندەی ئێمە ئاگادار بین نەخۆشەکان بەداخەوە بەشێکی زۆریان چاویان لە دەستدا. ڕاستە قەرەبووکرانەوە بەڵام ئەوە نابێتە هۆی کە بڵین بینینیان بۆ بگەڕێتەوە، بەڵام چارەسەریان لە نەخۆشخانە پێشکەوتوەکانی وڵاتێکی وەکو ئەڵمانیا کرا و ئەوەی من ئاگادار بم، ینی ئەوەی کە بڵین منیش لە میدیاوە بینیمە قەرەبووەکیان کرایەوە، بەڵام لە کۆتاییدا کێشەکە هەمەلایەنە بوو، تەنها مەربوط نەبوو بە پزیشکەوە، بە ئەو دەرمانی کە هات بۆ کوردستانەوە شێوازی ئەو شتانی کە بەکارهێنرا بوو. بەڕاستی من ینی زانیارێکی تەواو نییە لەسەری، بەڵام ئەوەندە ئاگادارم کە ئەو پزیشکانی بەو کارە ئەنجام درابوون ئەوانە لە ڕووی زانستیەوە بڵین لایەنە زانستیەکەی خۆیان بە شێوەیەکی فەرمی جێبەجێ کرد بوو، لە گایدلاین لایەن نەیابوو ئەو دەرمانە بۆ ئەو نەخۆشیە بەکاردێ، بەڵام کێشە دۆزرایەوە کێن ئەو دەرمانی هاوردوو کوردستان. ئەوە من ئاگاداری ئەو لێکۆڵینەوەنیم. ئەو پرسیارە دێنێتە ئاراوە چ سیستمێک هەیە بۆ چاودێری ئەو دەوانەی ئەو دەرمانی کە دێتە کوردستان؟ بەڵێ ئەوەی کەم ئێستا دیارە بەڕێوەبەرەتی کوالیتی کۆنتترۆل هەیە کە دەتوانم پێت بڵێم لە ڕووی چێککردنی ئەو دەرمانانەی کە بە شێوەیەکی فەرمی داخڵی کوردستانە بن هەمویان بێدە تێپەڕەبن و ئەو بەڕێوەبەرەتیش ڕاستەخۆ سەر بە مەکتەبی وەزیرە، سەر بە وەزارەتی تەندروستیە، ئەوان لەژێر چاودێریی زۆر توندان، بەڵام زۆر جار هەندێک جار دەرمان کە ئێمە جۆمان لی دەبێ بەداخەوە لە ڕێگەی نافەرمیەوە داخڵە بێ، لە ڕێگەی قاچاقەوە داخڵە بێ کە ئەوانیش لەوانێ نتوانن کۆنتترۆلی بکەن. بۆیە لیژنەکانی سندیکای دەرمانسازان و لیژنەکانی حکوومەت ئەوانە چاودێری دەرمانخانەکان دەکەن. ئەو ئەم چاودێری سەرکەوتوو بووە تا ڕادەیەکی زۆر ڕۆژانە دەبیستین کە بە تۆن دەرمان فەوتێنراوە، بەڵام کۆنتترۆلکردنی لەوانەیە تەنانەت لە وڵاتە گەورەکانی شەڕوە ئاسان نەبێت. بەڵێ دەرمانی ساختە لەوانێ بوونی هەبێ، بەڵام تۆ پێویستە بە دوای ئەو ستیکەرە بگەڕێ کە حکوومەت لێداوە لەسەر دەرمانەکە هەیە، ئەو بۆ ڕێبەرەتی کوالیتی کۆنتترۆڵە ستیکەری تایبەتی خۆی لێدا کە تەزویر ناکرێت، دەتوانێت بە دوای ئەوە بگەڕێ، دەتوانێت لەسەر نەخۆشیەکەی بخوێنێتەوە کە ئەمە جەوهەری کارەکەیە. لەوانەیە ئەمە هاوکار بێ بۆ سندیکایەکی وەکو ئێمەش کە نەخۆش بزانێت چ پزیشکی هەڵەبژێرە سەردانی بکە، ئەوانە زۆر گرنگترن. دەکوترێت دەرمان لە بەغداوە هاتووە یا لە وڵاتانی دراوسێەوە کە با بڵین کاتەکەی بەسەر چوە ئەکسپایر بۆ، بەڵام دوایی بەغدا ئەسا فێری شتێک بووە، ئەوەی من ئاگادار بم، ئەوەی من ئاگادار بم بەداخۆ بەغدا فێری شتێک بووە، دەرمانی باشت بۆ نانێرێت، چ دەرمانێکت بۆ نێنێت کە ئەکسپاریان نزیکە بە ڕێژێکی زۆر زۆریش دەنێرێت، دەوێت لەوێ لە کوردستان وەکو شوێوێک لە شوێوەکان هەم بیکاتەمونەتێک و ساغیشی کاتەوە. من بەرپرسم لە قسەی خۆم، چکە لە هاوڕێکانم ئەوانی لە ناو حکوومەتە ئیشەکەن من ئاگاداریانم لیان دەپرسم، دەڵێ بەڵێت زۆر جار هەیە کە ئەو شتانەمان بۆ دەنێرن بەس بۆ ئەوی بڵێن دەرمانیشمان ناوە، بەڵام ئەکسپارەکەی زۆر زۆر نزیکە کە ینی بەداخەوە ئەو جۆرە هەڵوێستێکی زۆر زۆر ناشرینە کە بڵی خەڵکی کوردستان هی ئەوە بێ ئەو جۆرە دەرمانان لەوانەیە ئەسڵەن پێویستی نەخۆشخانەکان بەو جۆرە دەسەڵاتی هەرێمی کوردستان بەرامبەر بەو چی کردووە ئەو دەرمانانە کۆ دەکاتەوە لە دەرمان فرۆشیەکە. زۆر جار کە ئەو دەرمانانە دێن کە ئەکسپاریان نزیکە دەسەڵاتی هەرێمی کوردستان دابەشی ناکە، هەر لە ناو ستۆرەکان دەمێنێتەوە، پاشان بە بەڵپێی بەڵگەنامە چ دەنێرێتەوە بۆ بەغدا چ لە کوردستان لە ناو دەبرێت و بەڵگەنامەکە دەبی بگڕێت. دکتۆر هەست عەلی سکرتێری ئەنجومەنی باڵای سندیکای پزیشکیانی کوردستان، زۆر سپاس و بەشداری لە بەرنامەی دنیا. زۆر خۆشحاڵم. سپاس.